یەکێتی زانایان لە سەر پێشنیازە یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزان هاتە دەنگ و ڕای دەگەێنێت ئەم پرۆژە یاسایە لەگەڵ بنەماکانی شەریعەتی ئیسلام ناگونجێت و پێچەوانەی نەریت و واقعی کۆمەڵگەی کوردی و ئاشتی کۆمەڵایەتیە. یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان ڕوونکردنەوەیشان سەبارەت بە پێشنیازە یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزان و ئافرەت بڵاو کردەوە و ڕایەنگەیاند پێشنیازە یاساکە پێچەوانەی نەریت و واقعی کۆمەڵگەی کوردی و ئاشتی کۆمەڵایەتیە. لا ڕوونکردنەوەکەی یەکێتی زانایاندا هاتووە دوایی گەنگەشەکردنی پرۆژە یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزان و ئافرەت لە پەرلەمانی کوردستان لێکەوتە و دەنگدانەوەی خراپی لێکەوتەوە. ئێمە لە یەکێتی زانایان لا ڕوانگەی هەستی بەرپرسیارەتی و ئەرکی پیشەیی خۆمان چاومان بە پرۆژە یاساکە کەوتووە. لە بڕگەیەکی مادەی دووهەمی پێشنیازە یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزان و ئافرەت هاتووە بە زۆر سەرجێی کردن لەگەڵ هاوسەردا بە تاوانی توندوتیژی خێزانی و دژ بە ئافرەت دابنرێت و ئەمەش مشتومڕێکی زۆری خستۆتە نێو پەرلەمانەوە. بە ژۆرەی ڕوونکردنەوەکە یەکێتی زانایان خوێندنەوە هەڵسەنگاندن و بە دوواداچوونیان بۆ بابەتەکە کردو بۆیان دەرکەوتووە کە ئەم پرۆژە یاسایە لەگەڵ بنەماکانی شەریعەتی ئیسلام ناگونجێ و پێچەوانەی نەریت و واقعی کۆمەڵگەی کوردی و ئاشتی کۆمەڵایەتیە. ئەگەری لێکەوتی خراپی بۆ سەر شیرازەی خێزان هەیە. یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان هەروەها داوە لە پەرلەمانی کوردستان دەکەن پرۆژەی نەگونجاو بە کولتور و واقعی میلەتەکەمان نەخەنە بەرنامەی کار و هەوڵی بە یاساکردنی نەدات چونکە دەرکردنی یاسا بۆ خزمەت و بەرژەوەندی هاوڵاتیان و کۆمەڵگەیە نەک زیاترکردنی ئاریشە. هەر لەسەر ئەم بابەتە واتە مەسەلەی پرۆژە یاسای توندوتیژی خێزانی کە چۆتە پەرلەمان و یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی لە کوردستان هەڵوێستیان هەیە قسەی زیاتر دەکەین با میوانداری زۆر بەڕێز مەلا عەبدوڵڵا وەیسی سەرۆکی یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵمانایە. جەنابی مامۆستا شەوتان باش، گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژگوری هەواڵی کوردستان 24. هەر با بەوە دەست پێ بکەین ئێوە کۆی پرۆژە یاساکەتان ڕەت کردوتەوە یاخود چەند بڕگەیەک لە یاساکە؟ بەناوی خوای گەورە و میهرەبان زۆر سپاس بۆ جەنابت و بینەرانی کوردستان 24. بە حقیقەت دەمەوێت پێش وەڵامی پرسیارەکەت بدەمەوە لەسەر چەند خاڵێکی زۆر بە خێرایی قسە بکەم. خاڵی یەکەم ئێمە وەکو مەلای کورد بە درێژایی مێژوو کاریگەریەکی باشمان هەبووە لەسەر دەستەبەرکردنی مافەکانی ئافرەتان و ڕۆلی دیار و بەرچاویشمان هەبووە لە لابردنی ژمارەیەکی بەرچاو لە زوڵم مستەم لەسەر ئافرەت بە شێوەیەکی گشتی. هەر بۆیە ئەبینین مەلای کورد لە سەردەمی شۆڕشی ئەیلولی مەزن ڕۆڵی کارای هەبووە لەسەر کەمکردنەوەی شیربایی یان ژن بەژنی یان کچکە بە گەورە یان هەموو شتێک کە کاریگەری سەربی لەسەر ئافرەت هەبووە. ئێمە وەکو مەلای کورد بە شێوەیەکی گشتی دژی ژن کوشتنین، دژی هەموو بێڕێزیەکین بەرامبەر بە ئافرەت لەژێر هەر ناوێک و هەر بیانوەیەک بێ. ڕۆژانە نیگەران دەبین کە هەواڵی کوشتنی ژنان دەبیسین. لەژێر هەر ناوێک ئێمە هەست بە ناڕحەتی و ناخۆشی ئەکە و دڵتەنجی ئەەکەین چونکە پێمان وایە مرۆڤ میحوەری پیرۆزی و تەقدیسە لەکن خوای تەبارەک و تەعالا چونکە خوای پەروەردگار بەخۆی دەفەرمێ وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم کەوا بوو میحوەری ڕێزگرتن لە ئیسلامدا مرۆڤە ئەو ئافرەتەش هەر مرۆڤە کە بێڕێزی بەرامبەر دەکرێت بۆیە ئێمە بە هەموو شێوەیەک ئەم بێڕێزی بەرامبەر بە ئافرەت لەژێر هەر ناوێک بێڕەتەکەینەوە. و نقطەی دووەمینش پشتگیری لە هەموو هەوڵێکەکەین کە پارێزگاری لە تەبایی خێزان بکە و خێزانی کوردی بەرەو پێش ببە. لە ڕابردوو دەست لە بۆ یاسای هەموارکردنەوە یاسای باریکەسی درا ئێمە وەکو زمەلای کورد و زانایانی ئاینی زۆربەی هەرە زۆریمان پشتیوانیمان لەم یاسایە کرد لەبەرچێ چونکە بە هەوڵێکی باشمان دەزانی بۆ ئەوەی خێزانی کوردی بەرەو تەبایی بات و کێشەکانی لێ چارەسەر بکات. لە ڕابردوو کە یاسای توندوتیژی ئافرەت پەسەند کرا مەلای کورد پشتیوانیەکی تەواوی هەبوو. ئەم یاسایی ئێستا لە بەردەستە بۆ هەموارکردنەوە لە ژێرناوی یاسای توندوتیژی خێزانی و ئافرەت سێ ڕەهەندی هەیە بۆ ئەوەی بینەران لێ ئاگادار بن. ڕەهەندێکی یاسایی، ڕەهەندێکی ئاینی و شەرعی، ڕەهەندێکی کۆمەڵایەتی. بۆیە دەبێ هەر سێ ڕەهەند لە بەرچاو بگیرێت چونکە ئەم یاسایە لە بۆ واقعی کوردی سەیرەکرێ. بۆیە ئێمە قسە لەسەر بابەتی یاسایی ناکەین چونکە پەیوەستنێ بە کاری پیشەیانەی ئێمە تەنها قسە لەسەر بوارە شەرعیەکەی ئەەکەین. لە بوارە شەرعیەکە دوایەوە کە دراستمان کرد بە ڕۆنی و بە ئاشکرایی لۆمان ڕۆم بۆەوە
کە سێ بنەمای سەرەکی ئیسلام لە بۆ پاراستنی خێزان لە داڕشتنی ئەم یاسایە ڕاچاو نەکرایە. خاڵی یەکەم بنەمای نەسیحەت و ئامۆژگاری بە هیچ شێوەیەک لەم یاسایە ڕنگ نەدرایتەوە کە نەسیحەت و ئامۆژگاری بنەمایەکی سەرەکیە و چەندەقێکی قورئانی پیرۆزی لەسەرە لە بۆ بەرەو پێشبردننی خێزان. یعنی بۆ وەلێ بێتێ باوکێک یان دایکێک دەسەڵاتی ئەوەی نەبێ مناڵەکەی خۆی ئامۆژگاری و نەسیحەت بکە. لە دروستبوونی کێشە و گرفت لە خێزان ئیسلام کۆمەڵێک ڕێگا چارەی داناوە. ڕێگا چارەی یەکەم ئامۆژگاری و نەسیحەتی داناوە. باشە باوکێک نەتوانیم منداڵەکەی خۆی ئامۆژگاری و نەسیحەت بکە، باشە چوو مێدەکمان بەو جۆرە خێزانە هەبێ کە تەنها لە سەردەمەقاڵیەک کێشەیان بگاتە دادگا سیستێم تەداخل بکە. خاڵی دووەم بنەمای عفوون بکە حاکم کاتێککە مەمڕە بە هەرسێ خاڵەکە باز بکەم. خاڵی دووەم بنەمای دووەم کە لەم یاسایە بەدی ناکرێ بنەمای سوڵح و ئاشتەواییە. ئاەتێکی دەقێکی قورئان ئاەتێکی قورئانی پیرۆزەیە کە خوای گەورە فەرمی وەسوڵح خەیر، یعنی سوڵح ڕێگا چارەیە لە بۆ بنبڕکردنی کێشەکان. ئێمە دەبینی دەوڵەتان لەگەڵ یەکتر کێشەیان دروست نەبێ بە ئاشتەوایی لە کۆتاییەکەی کێشەکەیان چارەسەرە بێ. باشە ئێمە بۆ دەرگای ئاشتەوایی دابخەین. ئەگەر بێت و بە وردی و بە ئینسافەوە تەماشای ئەم هەموارکردنە بکەین 102 103 زۆر دەرچەیەکی زۆر بچۆکی لە بۆ ئاشتەوایی هێشتوتەوە. بەڵام کەچی ئیسلام مەسەلەی ئاشتەوایی زۆر بە منزومە و بە نەزەریەکی زۆر فراوان تەماشەیەکە بە هیچ شێوەیەک ئاشتەوایی ڕنگدانەوەیەکی تەواوی لەسەر ئەم هەموارکردن نەبووە. خاڵی سێم پاراستنی نهێنی و تایبەتمەندی خێزان. هەموو خێزانێک پیرۆزە، هەموو خێزانێک مقدسە. ئاینی پیرۆزی ئیسلام بە گرۆوێکی زۆر زۆر گەورە تەماشای خێزانەکە. لە بناغەی دروستکردنی خێزان دەڵێ وەئەخەذنە منکم میثاقا غەلیظا، یعنی بە گرەوێکی توند لە ئەژماری ئەکات. تۆ بینی نهێنی ئەم خێزانە پارێزراو نەبێ، ئەو نهێنیە کە لە بینی ژن و مێردا لە ژوورێکە کە دروستنیە منداڵیش ببینی تۆ بینی دادوەری لێ ئاگادار بکەیەوە، تۆ بینی کەسی سێمی لێ ئاگادارکەیەوە. ئەوە خۆی لە خۆیدا گرفتێکە کە ئیسلام بە هیچ شێوەیەک ڕازی نییە تایبەتمەندی و نهێنی خێزان بکەویتە دەستی سێەم. بە تایبەتی هەندێک نهێنی هاوسەرگیری هەیە کە ئیسلام بە هەموو شێوەیەک پاراستویەتی و بە پیرۆزی لە قەڵم داوە. بۆیە ئێمە ئێستا لەگەڵ جەنابەت بۆ ئەوەی بینەرانش لە بەرچاویان ڕوونبی خاڵ بە خاڵی یاسایەکە ڕەت ناکەینەوە، بەڵکو دەڵێن ئەم سێ بنەما شەرعیە لەسەر یاسایەکە ڕنگدانەوەی تێدا نییە. نخۆ لەوانەیە خاڵی گەلک باشی تێدایە کە مەلای کورد بە درێژایی مێژوو هەوڵی داوەکە کە پەیڕەویان بکە. مەسەلەی ژن کوشتن ئیسلام بە هیچ شێوەیەک لەگەڵدا نییە. مەسەلەی هاندانی منداڵ و کاری بەدڕەوشتی ئیسلام بە هیچ شێوەیەک پژگیری ئەم خاڵە ئەکات. میان مەسەلەی کچکە بە گەورە و ژن بە خورتی بە شودان و ئەوانە هەمووی ئەو پرەنسیبانە کە لە یاسای باریکەسی هەموارکردنەوەی یاسای باریکەسی ئێمە و کومەلای کورد پشگیر بووین چارەسەرمان کرد ڕێگا چارەمان لە بۆ دۆزیەوە. باشە بەڵام ئەو خاڵەکانی تر ئەو سێ بنەما سەرەکیە کە سێ بنەمای سەرەکی پاراستنی خێزانە لە ئیسلام ڕنگدانەوەیان لەم یاسایە بەدی ناکرێت. باشە جەنابێ مامۆستا، ئێوە بۆ خۆتان ینی بابێنە سەر ئەم بابەتیان، ئێوە بۆ خۆتان وەکو زانایان یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی لە کوردستان پرۆژەتان هەیە یاخود دەتانەوێ بە هاوکاری لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لەگەڵ ڕێکخراوەکانی یەکێتی ژنان و ئافرەتان دەتانەوێت پرۆژەیەکی ئاوا بە هەماهەنگی پێکەوە پرۆژەیەک بنووسرێتەوە و جارێکی کە پێشکەش بکرێت؟ بەڵێ کاک حاکەم، ئێمە ئەگەر نەکێمە هەرچین و توێژێک لە کوردستان ئەگەر ڕخنەی لەسەر یاسایەکە بێ معنای دژایەتیکردنی واقعەکە نییە، خوانەخواسە دژایەتیکردنی پەرلەمانی کوردستان نییە. نەخێر ئێمە بەو پەڕی پیرۆزیەوە ئەرچی پەرلەمانی کوردستانە لە سەنجینین. بەڵام دەڵێن ئەو یاسای ئەگەر تێبینیمان هەبێ لە دڵسۆزی و خەمخۆریە، چونکە ئەو یاسایە لە واقعی کوردستان دائەندرێ، لە واقعی کوردستان پێڕە و جێبەجێەکەین. وەرن با پێکەوە چاچی بکەین لەگەڵ کوردستان بیگونجێنین. ئەو ڕخنانە هەمووی لە دڵسۆزیە. من لێرەوە لە ڕێگای کەناڵی کوردستان بیستارەوە پڕ بەدڵ دەستخۆشی لە سەرۆکایەتی پەرلەمانەکەم کە بڕیاریان داوە ئەم یاسایە ڕاوبۆچوونی ئەنجومەنی باڵای فتوا و یەکێتی زانایان لە هەرێمی کوردستان لەسەری وەرگرم بۆ ئەوەی یاسایەک بێ لەگەڵ واقعی کوردی مجتەماعی کوردی مجتەماعێکە زۆرینێ هەر زۆری موسڵمانە و کێشە و گرفتیشی تێدا ئابی چۆن بتوانین ئەو کێشە و گرفتانە بە ئاراستەیەک ببین کە شیرازەی خێزان تێک نەچی. بۆیە ئێمە ئامادەین هەر کاتێک
لە هەفتەی ئایندەیان هەر کاتێکی گونجاو سەرۆکاتی پەرلەمانی کوردستان داوای ڕێی ئێمە کرد ئێمە بە وردی خاڵ بە خاڵ تێبینیەکانی خۆمانی ئاراستە بکەین هەرچەندە لە ڕابردوو بەدەستخۆشیەوە پەرلەمانی کوردستان ڕای ئێمەی وەکو یەکێتی زانایان لەسەر کۆمەڵێک پرۆژە وەرگرتووە و دەوڵەمەندمان کردووە لە خزمەتی واقعی هەرێمی کوردستان بۆیە ئێمە ئامادە باشی خۆمان دەرەبڕین هەر کاتێک ئەم یاسایە بە فەرمی داوای ڕاو بۆچوونی یەکێتی زانایان کرا لەسەر خاڵ بە خاڵی ئەم هەموارکردنە ڕاو بۆچوونی خۆم و سەرنجەکانی خۆمانیان پێ بدەین زۆر باشە جەنابی مامۆستا کاتم یەکجار کەم ماوە ئەگەر بە کورتیش وەڵام دەیتەوە من زۆر سپاسە دەکەم کەواتە بۆ کوردستانی توندوتیژی زۆر زیادی کرد تێڕوانینی ئێوە بۆ توندوتیژی دژی ژنان ینی بەپێی گۆڕانکاریەکانی من مەبەستمەوەیە بەپێی گۆڕانکاریەکانی کۆمەلگا و سەردەم چۆنە دەبێت چۆن ڕێگری لێ بکرێ بەڵام ئەگەر بە کورتیش وەڵام دەیتەوە من زۆر سپاسە دەکەم ئێمە وەکو مەلای کورد بە درێژایی مێژوو ئێستاشی لەگەڵدابی دڵنیاشم لە ئایندەشدا پشگیری هەر هەنگاوێک ئەەکەین کە بیتە هۆکارێک بۆ کەمکردنەوەی توندوتیژی لەگەڵ ئافرەتان بەڵام پێویستە هەنگاوەکان لەگەڵ واقعی کوردی بپارێزرێ چونکە ئەم واقعی کوردی هاوڵاتیانی ئێمە هاوڵاتی مسلمانن ئەم واقعا بە درێژایی مێژوو ئەوەی سەلماندووە هەر شتێک لە عورفی کوردی دەربچێ مایە قبول نییە لەناو کۆمەلگای کوردستان زۆر باشە زۆر بەڕێز مەلا عەبدوڵڵا وەیسی سەرۆکی یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵمان بەشدار بووی گەلێک سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سپاس بۆ ئێوە شەوتان باش